خوێی هیمالایە ئەو خوێیە کە بە شێوەی تەنی ڕق و بلووری لە کانەکانی دامێنی چیای هیمالایە لەو بەشەی کە دەکەوێتە وڵاتی پاکستانەوە بەرهەم دێت بە خوێی پەمەی و خوێی پەنجابیش ناسراوە. زۆربەی کانەکانی خوێیەکە دەکەونە دامێنی شاخی کەهیۆرە لە هەرێمی پەنجاب لە وڵاتی پاکستان. پسپۆڕانی جیۆلۆجیش دروستبوونی ئەو خوێیە بۆ ئەوە دەگەڕێنەوە کە ئەو ناوچەیە بە ملیۆنان ساڵ لەمە و بەردەریا بووە و هێدی ئاوەکەی بەهەڵم بووە و ئەو خوێی لێ نیشتووە، پاشانیش بەهۆی گۆڕانکاری جیۆلۆجی و دروستبوونی زنجیرە چیای هیمالایە پاڵەپەستۆی کەوتوۆتە سەر و ڕق بووە و شێوەی بلووری وەرگرتووە. ڕەنگەکەشی بەهۆی توخم و مادە پێکهێنەرەکانیەوە بووەتە پەمەی. گرنگترین توخمیش کە کاریگەری لەسەر ڕەنگەکەی دروست کردووە بریتیە لە ئاسن. ئەمەش وای کردووە لەلایەن دانیشتوانی پەنجاب و پاکستانەوە بۆ دروستکردنی خشەڵ لە جۆرێکی تایبەتی بەردی خوێیە کە سوودی لێوەربگیرێت. خوێی هیمالایە بەشداری لە بازرگانی وڵاتی پاکستاندا دەکات و ساڵانە ئەو وڵاتە 400,000 تۆن هەناردەی دەرەوە دەکات. هەروەها بە یەکێک لە جۆرە باشەکانی خوێدا دەنرێت و هەر تۆنێکی بە $40 مامەڵی پێوە دەکرێت. جگەلەوەی پێداویستی ناوخۆیشی پێپڕ دەکاتەوە. لە دێر زەمانەوە لەلایەن دانیشتوانی ناوچەکەوە ناسراوە و بڕوایان وایە چارەسەری گەلێک لە نەخۆشیەکانی مرۆڤ دەکات. دانیشتوانی پاکستان وەک چارەسەرێک بۆ زیبکە و نەهێشتنی بۆنی ناخۆشی جەستە و پاکردنەوەی پێست بەکاری دێن. خوێی هیمالایە لە ڕاستیدا یەکێکە لەو خوێیانەی کە ڕێژێکی زۆری سۆدیۆمی پوختی تێدایە و توێژینەوە نوێیەکانیش ئەوەیان سەلماندووە کە خوێی هیمالایە لە جۆرەکانی دیکەی خوێ بۆ جەستەی مرۆڤ گونجاوترە و بەشیاوی بەکارهێنانی دەزانن. جگە لە بەکارهێنانی ئاسایی خوێیەکە بۆ چارەسەر و بەکارهێنانی لە خۆراکدا بەهۆی پێکاتە و ڕەنگی خوێی هیمالایە کە لە شێوەی بەردی بلووریدایە. هاوکات ڕەنگە پەمەیەکەشی وای کردووە کە بۆ کەرەستەی جوانکاری و دروستکردنی هەندێک ئامراز بەکار بێت و جۆرە باشەکانی و بەردەگەورەکانی نرخیان بەرزترە و خواستیان زیاتر لەسرە. گرنگترین بەکارهێنانەکانی ئەم خوێ لە بواری پیشەسازیدا بۆ دروستکردنی گڵۆپێکی تایبەتە کە ڕووناکیەکەی بۆ هەندێک چارەسەری سروشتی بەکاردێنرێت. بە تایبەتی لە نەخۆشخانە پێشکەوتوەکانی وڵاتانی ئەڵمانیا و ئەمریکا و ژاپۆن و ڕۆمانیا لەلایەن پزیشکانی پسپۆڕەوە بۆ چارەسەری هەستیاری و ڕەبۆ و ڕۆماتیزم سوودی لێوەردەگیرێت. جگە لەوەش لە هەندێک حاڵەتدا بەردی خوێیەکە بە شێوەی سابوون دەبڕدرێت و ئەو کەسانی نەخۆشی پێستیان هەیە بۆ خۆشوشتن سوودی لێوەردەگرن و لەلایەن پاکستانیەکانەوە وەک پاکشکەرەوەیەکی باو لە زۆربەی ناوچەکانی وڵاتیشدا بەکار دێنرێت.